ناوی هەواڵانم لە نقی بستوێکی بەڕێز و لیژنەی ناوچەی تاڵسوزەی تێکۆشەر بە خێراتنی هەموو لایەکتانەکەم بەبێ جیاوازی دووبارە بەخێر بێن. هەواڵانی تێکۆشەر جەماوەری بە شەرەف و ستەمدیدەی تاسڵ و جەو ڕاپەڕین و دێهاتەکانی دەوروبەری و هەموو کوچە و کۆڵانەکانی بەخێر بێن. وەک هەمومان نەزانین ئەمڕۆ چوارەمین ساڵیادی ڕفراندۆمە کە ڕووداوی سەدە بوو کە داجی 100 خەباتی لەسەرنا. ئەو ڕۆژە بوو کە ڕابەری گەورەی مەزنمان کاک مەسعود بارزانی لە پێناو بەرژەوەندی باڵای گەلی کوردستان بە هەموو جیهانی گوت نەخێر لە بەرامبەریە هەموو گەلی کورد بۆ ڕیفراندۆم کوتی بەڵێ. بەڕێزان، بەشێک لەو شانازی و سەروەری و تێکۆشانەی کە پارتی دموکراتی کوردستان هەیەی بێشک بەرجەنابتانەکەوێ دوور لە زمانی پیا هەڵدان. ئێوە قەڵات زەرد و شورە پۆڵاینەکەی پارتی بوون لە ڕابردوو. زۆر جار ئێوە لە زۆر کەس جیاوازتر بوون لەبەر ئەوەی هەر شوێنێک تایبەتمەندێکی خۆی هەیە. ئێوە ئەو شارۆچکەیە بوون کە لە ڕۆژە ڕەشەکانە لە شەوەزەنجی ئەنفالە لەو کاتانەی کە ڕژێمی بەعس کوردستانی سەرباڕێژ کردبوو، ئێوە لە ئامێزی گەرمی خۆتان پۆلێ هەڵۆی پێشمەرگەی پارتی کە ئامادەکاریان نەکرد بۆ ڕاپەڕین لە ئامێزی خۆتان لە کۆڵانەکانی پشتەوەی ماڵتان لە ئەشکاوتەکانی پشتان شارتانەوە و پاراستان و بەخێوتان کردن. ئەم سەروەریە چیرۆکێکە لە شۆڕشی پارتی لە ئەرشیفی پارتیا لەبیر ناچێت. ئێوە ئەو ڕۆڵە بە شەرەفانە بوون کە هەموو زەبر و زەنجێکتان بینی. جگە لە زەبر و زەنگە باوەکان ئەو یادگاریەش کە هی باوکو باپیرتان بوو کە چەند خانوویەک بوو خانۆکانیشان لێ یەکسانی زەوی کردن. بۆیە ئێمە دەستی ماندووبووندا نەکوشین. دڵنیاین هەر هەمووتان بە ئامانەتەوە لەسەر سندوقی دەنگدان. ئەم قارەمانێتی و دڵسۆزیە چۆن لە شعرێکی حەمەدەزای نەمر کاڵێ شیرم بە تووتک حەڵال بێ نەگەڵ کوڕی کە پاکانەی لە خەیاڵ بێ. ئەشەندم بیللا شیری ڕۆڵەکانی ئێوە حەڵال بوو لە بەرامبەر ئەو هەموو زەبر و زەنگەی ڕابردوو پاکانەتان نەکرد. ئەمە وەسفێکی کەمە بۆ گەورەی ئێوە. هێژایان، من حەزەکەم تیژ بخەمە سەر خاڵێک لەبەرەوەی باشە زانن پارتی دموکراتی کوردستان لە زەرورەتە لەدایک بۆ. ئەو حیزبانەی کە کاتی زەرورەت لەدایکە بن، ئەو حیزبانە بنە واقعی کوردستانی و جیهانی. ئەو حیزبانەی کە دوای زەرورەت لەدایکە بن نابنە واقعیشی کوردستانی و لە سنوورێکی لۆکاڵی چەند ساڵێک گەمێنەوە و دوای وەک بڵقی سەر ئاوێن لێ دێ. سەرەڕای ئەم سەروەری و داستان و خەباتە دوور و درێژە کە لە هەموو ڕووباری دنیا درێژترە، ئێمە ئارەزوومان بوو کە بانگەشەیەکی شایستە هێمن و شایستە بە خەڵکی کوردستان بکەین. بەڵام لێرە و لەوێ هەندێک دەنجی ناشازە ویستین. بۆیە حەز دەکەم بچمە سەر چەند تەوەرێک. یەک لەوانە کەرکووک لە یەکێک لە زنجیرە دانیشتەکانی ساڵی 1970 بەرەی ڕژێم بە مستەفا بارزانی نەمر ئەڵێن بە چیە زانی کەرکووک کوردستانە؟ ئەڵێ ئەوە نێ ئیتفاقمان کردو با سەرژمێر بکرێ. دەڵێ ئەگەر سەرژمێرمان کردو زۆری نەی کورد نەبوو. کوتی ئەچم قەبرستانەکان سەرژمێرەکەم. کوتیان ئەگەر قەبرستانەکانمان سەرژمێر کرد و زۆری نەی کورد نەبوو. کوتی ئەو کاتە بە یەقینەوە ئەڵێم کەرکووک هەر کوردستانە. بۆیە هیچ کەس و لایەنێک زاتی ئەوە نەکا مزایەدەی بە تایبەت کەرکووکمان بەسەرا بکە، چونکە تەریقەتی بارزانی و پارتی تا سەدەیەکی تریش ئەوەندەی جانفیدا و ڕۆڵەی خۆبەخش هەیە کە ئەتوانین بەڵێن بدەین ئێمە لە برسانە خاگە خۆین بەس خاگ نافرۆشین.
چەند کەسێک بەناو ڕۆشنبیر و پەرلەمانتار بە حەق و ناحەق بە مناسەبە و بێ مناسەبە دەسەبەن بۆ هێڵە سوورەکانی پارتی بۆ مقەدەساتی پارتی. من لێرەوە پێیان ئەڵێم تەنها ئەو تەمەنەی لە خەباتا بە پێوە بووین چەند هێندەی هەموو تەمەنی ئێوەیە. بۆیە با سنوورێک بۆ خۆیان دابنێن. من تەنها شعرێکی پیرەمێردیان پێڵێم ئەڵێ خۆت بپارێزە لە حەرامزادە لە حەجیش بینیت خۆتی لێلادە. بۆیە پێیان ئەڵێم جارێکی تر ئێمە ئیشمان بە یەکڕیزیە بۆ بەغدا، ئێوە پیشەتان بێڕێزیە بە کوردستان. بەڕێزان، بزات ئێوە نوخبەی خەڵکە ماندوو تێکۆشەرەکەن. ئێوە ئەو خەڵکانن کە سەنگەرەکانتان بە ئاوەدانی هێشتەوە، کە سەرچۆپی شەڕ و ناخۆشیەکانتان گرت لە پێناوی پاراستنی کەرامەتی پارتی و جێڕانەوەی شەرعیەت. بیرتان نەچێ هەموو ئەو زەبر و زەنگەی لەسەر ئەم ئاڵا زەردە لەسەر ئەم بەیداغە زەردە تووشی بوون تەنها لەبەر ئەوە بوو کە هەڵگرانی ئەم بەیداغە زەردە پارێزەری ئەم ئاڵا گەورە و پیرۆزن. خۆتان ئەزانن کاندیدەکانی ئێمە بۆ یەک سانیە کەس گرەوی نەتەوەیان لێ ناباتەوە. پێشوەی سەر بە کەس نین، سەر بە خۆمانن. جا بۆ ئەوەی لە بەغدایەکی بەهێزەوە، لە نوێنایەتێکی بەهێزەوە مافی خەڵکی کوردستان بپارێزین، بۆ ئەوەی ئەم ئاڵایانە هەر بە شەکاوەیی بمێننەوە، بۆ ئەوەی مافڕەوەکانی گەلی کورد هەر ڕۆژەی نەبێتە قەراری دەستی مدیر عامێک و پایتەختێکی عروبە و قەرارمان لەسەر بدەن. پێویستە من چۆن ئێوە بینم لێرە ئەوها بینم کە ئێوە دەنگدەری مسۆگەرن. دڵنیام ئەوەی لە ڕیزی دواوە دانیشتۆ لە پێش ئەو ڕیزەی کە ئێمە لە پێشەوە لێی دانیشتون لە پێش ژێمەوەچن بۆ دەنگدان. بەڵام تاکیدکردنەوە پێویستە. ئەگەر تۆ بتەوێ 1000 بنووسی لە پێشەوە یەک ئەنووسی، کەواتە یەک دەنگ گرنگە. ئەوەی حەزمی هەر حیزبێکی سیاسی لە بەغدا دیاریەکە بۆ ئەم جارە خەبات و مێژوەکەی نییە، ژمارەی دەنگدەرەکانیەتی. دەنگدەرەکان کورسی دیاریەکەن، کورسیەکان حەزمی ئەحزاب دیاریەکەن. بەڕێزان، لە دنیای پێشکەوتوو دەنگدان مافە، بەڵام لەو وڵاتانەی کە زەبر و زەنجی نەتەوەیی و برسیکردن و ژێردەستەیی و کەمینەی تیانە، لە وڵاتانی وەکو ئێمەی تازە پێگەشت و دەوڵەتانی کە داپلۆسێنەر و دیکتاتۆرن و مافی نەتەوە ژێردەستەکانە خۆن، لێرە دەنگدان هەم مافە هەم ئەرکێکی نیشتیمانیە. سەدەیەک خەبات 75 ساڵ خەبات کە پارتی ڕابەرایەتیەکە ئامانەتێکە لە دەستی ئێمە. ڕۆژی دەیدە ئەبێ و ئامانەتە بە ڕووسوری پارێزین، بە ڕووسوری لە بەردەمی شەهیدەکانمان، لە بەردەمی دایکە ڕەشپۆشەکانمان، لە بەردەمی سەرۆک بارزانی و حیزبەکەمان بە ئامانەتەوە دەنگ بدەین بۆ ئەوەی پارتی پێشڕە و هەر بە پێشڕەوی بمێنێتەوە.